پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی کاتێک کە هەچ کەسێکیش بکاتە بەهەشتەوە ئەو کابرایە ئەزانێ کۆمەڵێ تاوانی کەس باسی نەکردووە پێشەوەی بچێتە بەهەشتەوە دەنە بە شانی ئاوا ڕوحیشی پێ نییە لە حەیبەتە هەلێ کۆمەڵ تاوانم هەیە خوای گەورە میهرەبان مەلایکەیەکی بۆ نێرێ کاتێ پێش ئەوەی بچێتە بەهەشتەوە دەنە باشانێ ڕێ خوای گەورە میهرەبان ئاگای لەو تاوانانت هەیە بەڵام تۆ لە دنیا داوای لێبوردنت کرد و داوای ستر خۆت ستر کرد و داوای لێ خۆشبوونت کرد لە ڕەب العالەمین سترتی کردە وئیلا لە بیرمان نەچووەتەوە خوای گەورە لە بیری نەچووەتەوە بۆیە ئەو چیرۆکانی کە لە قورئانە هەیە ئێمە با ئیسفادەی لێ بکەین ئەوانەی کەوا ئیماندارن ئیسفاداکەن لە چیرۆکەکانی خوای گەورە خوای گەورە لە خۆڕای باسی ئەم ئەصحاب الجەنە بۆ ئێمە بۆ کات ختمی چیرۆکەکە خوای گەورە فەرمێ کەذالک العذاب ولعذاب الآخرة أكبر أو عذاب دنيايا أوانيش هيا كسانك هيا خواهي قولا لدنيايا عذابيا نادا بلاموي آخرت قالي قرسترا زور قرسترا خواهي پروردگار وكما يجبال إيشي لبير ناچه أو عذاب السزاي خواهي قولا بو كساني كوا شكري نعمتكاني خواهي قولا ناكن